سڵاوتان لێ بێ کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست. بێگومان زەکات کە دەستەواژەیەکی ئیسلامیە، ئیسلام هەمیشە هانی تاکەکانی داوە بۆ ئەوەی لەلایەنی مادی و لەلایەنی معریفی ئەو زانست و زانیاریانەی هەیەە ئەو پارەی کە کۆیان کردوتەوە زەکاتی لێ بدەن تاوەکو مرۆڤەکانی دەوروبەریشیان سودمەند بن. جا ئەمڕۆ باسی زەکاتی زانستی دەکەم، زەکاتی معریفی. چەند گرینگە ئێمە لە پاڵەوەی کە زەکاتی مادی دەدەین هاوکاری کەسێک دەکەین کە لە ڕووی داراییەوە توانایی نییە بۆ ئەوەی هەڵسێتەوە سەرپێی خۆی. چەند گرنگیشە ئەو زانست و زانیاریانەی هەمانە ئەو زانیاریانەی کۆمان کردوتەوە بتوانین بیبەخشین. جا دکتۆرێک بێ، مامۆستایەک بێ، ڕاگەیاندکارێک بێ، کەسێک بێ کە لە بواری کشت و کاڵە کاسبکارێک بێ، گرنگەوەیە ئێمە ئەو زانستەی کۆمان کردوتەوە بتوانین بیبەخشین بە بەرامبەرمان، چونکە یەکێک لەو شتانەی کە کۆمەلگای کوردی ئێستا پێویستێتی تەنها لایەنی مادی نییە بەڵکو لایەنی معریفیشە. جا من گفتوگۆ دەکەم لەسەر زەکاتی زانستی، زەکاتی معریفی. ئێوە لەگەڵمان نابن با بزانمەوە کەسانی کە پرسیاریان لێ دەکەم چۆن وەڵام دەدەنەوە، بیسەر و بینەرمان بن. زەکاتی زانستی چییە؟ بەڵێ ئەمە بەنای خۆی گەورە میێرەبان هەر وەک دەزانن زەکات لە بۆ خۆخاوێنکردنەوە و خۆپاکردنەوەی لە خاوێنکردنەوەی ماڵ و سەروەتی سامانی دنیا ئێمە وا تێگەیشت بوون لە پێشتر، بەڵام لە ئێستادا و بە پێی پێشکەوتنی لایەنە جیاوازەکانی کۆمەلگا و خزمەتکردن ئێستا لە ئێستادا ئەو چەمکە هاتە پێشکە زەکاتی زانست. زەکاتی زانست لەلایەن ئێمەوە بیرۆکەی و دەستپێکردن و دامەزرانی ئەو ڕێکخراوە ئەو پرۆسەیە لەلایەن بەڕێز دکتۆر نۆزات یەحیا باجگر کە بخۆی خودی خۆی پێوا بوو کە مرۆڤ پێویستە ئەو زانیاری و زانستەی کە پێیەتی بیبەخشێت لە پاڵ ئەوەی لە شوێنێکدا کار دەکات بەرامبەر بە کولفەیەک یاخود مەبلەغێک، ئەوەی کە ئەو کاتانەی کە هەیەی خزمەتێک دەکا وەکو کاری خۆبەخشی لێرەدا بە زەکاتی زانست ناو ببرێت و پێناسەی و ناساندنی پرۆسەکە بەو شێوەیە. ئێمە ساڵێک بەر لێ ئێستا ئەوڕۆ ساڵیادی دامەزرانی ئەو ڕێکخراوەیە کۆنفرانسە ئەنجام دەدەین و لێرەوە دەمانەوێت زیاتر بەرەو پێش بچین، زیاتر ئەو چەمکە بناسێنین بە کۆمەلگا و زیاتر دەمانەوێت لە چوارچەوەیەکی ناوچەی و لە شار و هەرێمی کوردستان و وڵات و ناوچەکەشدا بە تەواوی بناسرێن وەکو شێوازێک لە شێوازی کاری خۆبەخشی دەتوانێت بە هەمە جۆر پێناسەی زەکاتی زانست بکرێت. واتە هەموو ئەو مرۆڤ ئەو توانە و زانست و معریفە و توانینانەی کە هەیەی بیبەخشێت لە دەرەوەی لە چوارچێوەی کات و سادەکانی خۆی ئەوە دەکەوێتە چوارچێوەی زەکاتی زانستی. دکتۆرێک، ئەندازیارێک، مامۆستایەک ئەمەیان چۆن زەکاتەکەی ببەخشێ؟ ئایا بە پێ بۆ ئەگەر نمونە سەر مامۆستایەک بێنینەوە بە پێگوتنەوەی وانەکەیەتی بە منداڵێکی هەژار بە خۆڕایی بەیان بە نرخێکی کەمتر یان چۆنە؟ ینی ئەو مامۆستایە یان تەنها دەبێت پارە کۆ بکات و پارەکەی ببەخشێتن؟ بێگومان با زیاتر تیشک بخینە سەر ئەرچی مامۆستایەتی کە پەروەردەکردنی کۆمەلگایە و زیاتر دەتوانین وەکو نمونەیەکی زیندوو باسی بکەین. مامۆستا کاتێک کەوانەکەی خۆی دەڵێتەوە لە دەرەوەی وانەکەی خۆی شتێکی زیادە یاخود معریفێک زانستێکی زیادەی پێەیە لە دوای کاتی خۆی، هەر کاتێک لە کاتی پوشوو کاتی ئیسراحەتی خۆی یاخود کاتی دەرەوەی ئەرچی خۆی ئیشێکی کرد لەو بابەتە ئەوە دەکەوتە چوارچێوەی زەکاتی زانست، دەتوانیتن ئەو زانستی کە پێیەتی بیبەخشی لە بەرامبەر وەکو کارێکی خۆبەخشی بەبێ بەرامبەر. جەنابی وەزیر لەسەرم کۆنفرانسی کە ئەمڕۆ لێرە بەڕێوە چوو چەمچی زەکاتی زانستی تا دەمێ بزانم ڕەنگە خۆشیشی زۆری هاوڵاتیان بە تایبەتیوانێک کە خەڵکیشی سادەن بپرسن زەکاتی زانستی چییە؟ وەڵاهی ئەوەی کە ئێمە داوەت کرابووین برای بەڕێز کاک دکتۆر نەوزات باجگر کارێکی گەورە و گرنگی کردووە، ئەویشەوەیە کە ئەم دامەزراوەی بۆ زەکاتی زانست. جەنابی دکتۆر ئەمجاد وەکو سەرۆکی زانکۆی جیهان لەوێ ڕوونکردنەوەیدا جەنابی کاک دکتۆر بەشیر ڕوونکردنەوەیدا لەسەرەوەی کە بنەمای زەکات لە ئاینی پیرۆزی ئیسلامیشەوە لەسەر دوو بنەمای سەرەکی
خۆیەگرێ من ناتوانم لە باتی ئەوان شەرحکەم دەزانم بۆ شەرحکەم بەڵام نامەوێت بۆ شەرحکەم لە باتی ئەوان بۆیە پێشنیاری ئەوم هەیە کە لە خەڵکی مختصی خۆی کە جەنابی دکتۆر بەشیرە لەوێ ئەو دوو بنەمایات بۆ شەرحکە بەڵام بەباشی دوو بنەمای شەرح کرد و دوو بنەماکە تێگەشتین کە دەکرێت ئەوەش بەسەر زەکاتی عیلما تەطبیق بکرێەوە ئەو دامەزراوەی جیهان ڕۆڵی گرنگیان بینیوە لە پشتیوانی کردن لە پرۆسەی زەکاتی عیلم و ئێمە ئەمڕۆ لێرە ئامادە بووین بۆ پشتیوانیکردن و هەروەها وەفایەکیش بۆ هەموو کارانەی کە بە خۆبەخشی بە کەرتی پەروەردەیان کرد. جەنابی وەزیر کە گەنجێک لە یانی لە زانکۆکان لە پەیمانگاکان تەخەڕوج دەکات بە تایبەتی ئەوانەی کە دەبن بە مامۆستا چاوەڕێوە دەکەن کە دامەزرێن بەڵام ناکرێت لە پاڵەوەدا تەنها ئامانجیان دامەزراندن نەبی ئەو زانستەی کە هەیەە بیپارێزن دەتوانن بەشێکیان بە خۆڕایی بیڵێنەوە بۆی هەم زانست و زانیارەکەی خۆیان زیاد بکەن هەم لە پاڵەوەدا زەکاتی زانستی خۆیان ببەخشن. پێم وابێ ئەو گەنجانە قسووریان نەکردووە و ئێمەش لە حکوومەتی هەرێمی کوردستان تا ڕادێکی باش لەم کابینەیە وەڵام دەرەوە بووین 1933 لەو مامۆستا گەنجانەمان کردوتە گرێبەز لە ڕێگەی فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەتەوە و هەروەها 5088 مامۆسای دیکەش کە ئەمە کۆی گشتەکەی کاتە 43000 و ئەبزانم 321 گە ڕقەمەکەم هەڵە نەکردبێ 43321 مامۆستا بە فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەت هەم کراونەتە وانەبێش عفو هەم کراونەتە گرێبەز هەم کراونەتە هەمیشەی ئەمەش ژمارەیەکە کە کەم نییە بەڵام ئەوانی دیکەش و گەنجانش درێغیان نەکردو لەو بابەتی بەدڵنیایی. سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. زەکاتی زانستی چییە؟ بەڵێ خۆی ئەوەی باوە زەکات ئەو با بڵێن ڕوکنەیە کە لەسەر ئیسلام هەیە خاستن لە لایەنە مادیەکەی بەڵام زەکاتی زانستی لە ئیسلام ئەوەیە کە ئەو علمەی کە زانایەکەیەتی بیبەخشێتەوە بۆ کەسانەی کە نایزانن و هەروەها خۆی نەدزێتەوە لەو پرسیارانەی کە لی دەکەن یان لەو علمەی کە لی دەپرسن خۆی نەدزێتەوە کەتمینەکە ئەبێ ئاشکرای بکات بۆ ئەوەی منفعەتی هەبێ بۆ کۆمەڵگا بەگشتی بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم حەدیثی هەیە لەسەرەوەی کە ئەو زانایی کە علم کەتم دەکە یان ئاشکرای ناکە لە قیامەتە جەزای هەیە و جەزایەکی توندیشی هەیە بۆیە بەخشینەوەی علم بەو کەسانەی کە شارەزایی نییە یان خۆ شارەزاییان کەمترە بێگومان ئەمە ئەجرەکەی لە ئەو زەکاتێک کە هەیە ڕوکنە کەمتر نییە و شاردنەوەشی لەبەرەوەی عقوبەشی هەیە لە هەم لە ئیسلام و هەروەها بۆ تەواوی کۆمەلگا بەخشینەوەی علم و با بڵێن وەکو زەکاتێکیش نەبێ وەکو هەر جۆرێک بێتن بێگومان سوودێکی زۆری هەیە و خاستەن ئەو کۆمەلگای ئێستا کە بەرەو ڕووی تەکنەلۆجیاوە ئای دەڕۆین بۆ ئەوەی کە نەمینێنەوە لەو کۆمەلگە پێشکەوتوانەوە بەشێک بین لەو دائرەی کە لە کۆمەلگا پێشکەوتوەکان بین و لە دووەلی نامێنەمێنن ئەبێ هەوڵەکانمان لەگەڵ پێشکەوتنی وڵاتە پێشکەوتوەکان بێتوە بەردەوامین لە تەکنەلۆجیا و ئەو بوارانە نوێیانەی کە دێن وەکو ئای ئەوان. باش ئەندازیارێک دکتۆرێک مامۆستایەک چۆن زەکاتەکەی خۆی بدات؟ خۆی ئەو علمەی کە هەیەی بەپێ ئەوەی حتا لە مامۆستایەکی ئاینی کە ئەو علمەی دەزانێت لە شریعەتی ئیسلام و هەروەها ئەو ئەندازیارەی کە ئەو علمە هەندەسیە هەیەی ئەو دکتۆرەی کە دەتوانێت چارەسەر بکات یاخود ئەو علمەی پێێتی بۆ چارەسەرکردنی کەسەکان خەڵکی تکە فێرکە بۆ ئەوەی خەڵک زیاتر پێی ئاشنا بێت و هەروەها ئەو علمە تەنها لە سینەکاندا نەمرێ بەڵکو بێتم بۆ بەڵاو بێتەوە بە کۆمەلگا و ئیسیفادە هەیە بۆ هەمویان. دکتۆر سڵاوتان لێبێ لە ئیسلام چۆن باسی زەکات کراوە چۆن هانی تاکەکان دەدا کە زەکات بدەن؟ زەکات کە یەکێکە لە پایەکانی ئیسلام مانای گشتی زەکات چوارچێوەی گشتی زەکات تەنها ئەوە نییە کە زەکات لە پارە و پوڵیان لە دەغڵ و داد و لە ئاژەڕە بێ زەکات مانایکی فراوانی هەیە چوارچێوێکی زۆر گەورەتری هەیە بۆ مانایە کە هەرچی شتێک کە مرۆڤ بتوانێت بیبەخشێ بۆ بەرژەوەندی تاکو کۆمەلگا دەبێ بیبەخشێ. خوای گەورە لە ئاەتێک دەفەرمێ لا یوکەلیف الله نەفسا ئیلا ما ئاتاها یعنی خوای گەورە داوات لێ دەکا ببەخشی لەو شتەی کە پێی داوی
ئاجا چ نیعممەتێکی پێدا ئەگەر نیعممەتی لەش و هێزی پێداوی پێویست ئەو ئەم هێزە بەکاربیینی بۆ خزمەتی کۆمەلگا ئەگەر ماڵ و سامانێکی پێداوی لە ماڵ و سامانەکەت بەخشە ئەگەر زانست و زانیاری پێداوی لە زانست و زانیاریەکەت بەخشە کەواتە بەخشینی زانست دیسان دەبێتە زەکات و ئەمە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ خەیر الناس ئەنفعهم للناس چاکترین مرۆڤ و کەسەیەکە سوودی بۆ مرۆڤ و بۆ کۆمەلگا هەبێ پێم وابی ئەمڕۆژ بواری زانست بواری زانیاری وەدەستهێنانی و بڵاوکردنەوەی و جێبەجێکردنی ئەمە لە بوارەکانی خزمەتکردنی کۆمەلگا باشترین کارە و باشترین شتە بۆ خزمەتکردنی کۆمەڵ بۆ گەشەپێدانی کۆمەلگا بۆ پێشکەوتن چونکە هەمووتان دەزان ئەمڕۆ تەکنۆلۆژیا و زانست و زانیاری گەیشتووەتە قۆناغێکی زۆر بەرز ینی ساڵانێکی دیکە ئەوەی کە ینی بڕێک لە زانست و زانیاری تەکنۆلۆژیای نەبێ ناتوانێت ژیان بکات ناتوانێت بڕوە ناتوانێت سەفرێک بکات ناتوانێت شتێک بکڕێ لەبەر ئەمە ئەمڕۆ ئەو مەسلەی زەکاتی زانست من پێم وایە شتێکی گرنگە پێویستە هەموو لایەنێک و هەموو دامەزراوە پەروەردەییەکانیش پێویستە گرنگی پێ بدەن. زۆر باش دکتۆر جان مامۆستایەک دکتۆرێک ئەندازیارێک چۆن زەکاتەکەی ببەخشیان زەکاتی ئەو چییە یان دەبێت چی بکاتن وەکو گوتم زەکاتەکەی هەموو شتێکە بەرهەمەکەی زانست و معریفە بێ ئێمە باسمان کرد لێرە وتمان یەک لە جۆرەکانی ئابووری کە ئێستا پەیدا بۆ ئابووری معریفەیە اقتصادی معریفە اقتصادی معریفە ئەوەیە کە بەهۆی ئەدەواتی ئەم اقتصادەوە کە بریتە لە نووسین لە فێربوون لە فێرکردن توێژینەوەی زانستی بەکارهێنانی تەکنۆلۆژیان نوێیانە ئەمانە هەمووی ئەدەواتی ئەم ئابوووریەنە و بەرهەمەکەشی زانست و معریفەیە ئەم زانست و معریفەیە لە هەموو سێکتەرەکانی ژان لە سێکتەری باولێن کشت و کاڵ پیشەسازی بازرگانی ئیدارەدانی کۆمەلگا لە هەموو ئەوانەدا بەکاردێەوە دەبێتە هۆکاری پێشکەوتنی کۆمەلگا چەمچی زەکاتی زانست ئەمەیان چۆن پێناسە دەکەی قوربان جان جەنابە دەزانیەکێل حدیثێکی پێغەمبەر دوو خوای لەسەرێکێ لە پرسیارەکان ئەڵێ خوای گەورە کە لێ دەکاڵێ ئەو عیلمەی یامیتێ ئەو زانستەی یامیتێ چۆن وەرەگرت و چی و لێ کرد ئێ من نەبێ خۆم بۆ ئەوە ئامادەکەن ئێستا کە قسە بۆ جەنابە دەکەم ئەتوانی بڵێ جۆرێکە لە زەکاتی زانست سەدان خولەکەینەوە بەبێ بەرامبەر مامۆساکان جۆرێکە سەدان سمینەرەکەین لە مەکتەبەکان ئەمە بۆ چیەکەم لەبەر خاتری تۆ نایکەم لەبەر خاتری کەس نایکەم لەبەر خاتری خۆمەیکەم چکە سبەی نییە خۆ دەزانی نەژن نە مناڵ نەسیار نەخانم لەگەڵ نایەتە قەبرەکەەوە بەس کردەوەکانمە لەبەرەوە پێویستە هەموو یەکێ لە ئێمە ئەوەی ئەیزانێ بیا بە خەڵک بەداخەوەندێک کەسێ شتە زانێ بەزەڵێ نایەمێ بۆ بەرامبەرەکە فێر بێ من باش ینی ماندوو بوون پەیام کردەوە بە حاضری نەخێر تۆ بیە بەوی ژیابەیەکیتر خێرەکە بۆ تۆ ئەنووسرە لەبەرەوە زۆر پێویستە هەمومان ئەوەی ئەیزین بین بە خەڵکی تر بەڵام شتی باش بۆ ئەوەی خەڵکەکە بەرەو پێشەوە بچێ زۆر باشە دکتۆر جان بەشێک لە ئەوانەی کە زانستێکیان لەلایە دەڵێن بە پارە نەبێ نایڵێن هەروەکو جەنابەت ئاماژەت پێکرد ئەمەیان چەندێک کاریگەری خراپ بەجێ دێڵێت نا هەندێک شت تێ خۆ ئێستا قوربان تۆ مامۆسای لە زانکۆ معاش هەیە خۆ بە خۆڕای نایە بە معاشەیە ئێمە مامۆسای زانکۆی معاشی ژوەرەگرەوەی پێویستە نایە ئەمە گوناح و تاوانەکەیە بەڵام تۆ دەورەیەکە بینی و پارێکی زۆر سەڵف کردووە و ئەگەر خولێگەکەی توانێت لە بەرامبەر ئەوە بۆ بەردەوامبوونی ژیانە پارەوەرەگری حرام نییە و کاسبیە هیچتان نیە بەڵام تۆ ئێستا کەسێکی بە ساڵات و ئالێدەیە دەستی یەکری معقولە بڵێ من دەستە ناگرمە تا پارەم نەیتێ بۆ بەر مناڵێکە پێویستی بە قسەیەکی خۆشەیە کەسێکە پێویستی بە زەردەخەنەیە کەسێکە خاوەن کێشەیە پێویستی بە ڕێنمایی هەیە ئەمانە هەموو یەکێتە کاری خێر و چاکەوە زۆر باشە دکتۆر جان لەکەیەوە تۆ زەکاتی زانستی خۆت دەبەخشیەوە وڵای من لە 93ەوە کە بەرنامەم هەبووی لەم شاری هەولێرە لە تەلەڤیزۆنی هەرێم من بەرنامەی خێزان و کۆمەڵم هەبوو هەرچی زانیومە تا ئێستاوە 2025 چەند ساڵەکە 29 ساڵەکە هەمووی هەر خەریشین و ئەوەی ئەیزانین بۆ خەڵکە زۆر باش کۆتا پرسیارمەوەیە کۆمەلگای ئێمە ئێستا پێویستی زیاتر بە زەکاتی مادیە یان معریفی وڵا هەردووچی ئێستا مەسامانی چەند سەماڵ ئێکاکە ناوماڵەکەی چی نەماوە خۆ تو هەر قسەی بۆ بکە قسە ناچێتە گیرفانەوە غێر مەعیدەی تێرکە بەس پێویستی بە قسەکردن هەیە جارێکتر خۆمان پارێزین ئەوە بۆ چی بۆ هۆکاری ئەوەی کە ئەم کارە ساتە ڕووبا و ئەم ئاوە بچێتە ماڵانەوە بێ حکوومەت و دام و دەستگا پەیوەندی دارەکان دیڕاستەی بکەن و خۆ نابێ هەر ئاوە جارێکە دووبارە بێتەوە هۆکارەکەی بدۆزیتەوە و دەنیشانی بێ بەڵام هەردوو کشیان ئێستا ئەمانە ئەبێ لە لانی مادی و هاوکاری بن لە لایەن دەرونیشەوە پێویستیان بەوەی چه زۆربیان توی سەڵبەی نەفسی بوون
پێویستیان باوەی دووبارە بنیاتی بەری دەرونیان بنێت وشکە تساون ئێستا خەویان خواردنیان هەمووی پەیوەندیەکانیان تێکشوە ئەمە پێویستیان بەوەیە سەر لە نوێدانیشی لەگەڵ یانە بێت تیم سەردانیان کرێت و لە مەکتەبەکانە و زۆر جارە و دایک و باوکانش کابراڵێ ئاو هاتووە ئێرەم دەرگاکەش داخراوە خۆم و کوڕەکەم توانە شایەتمان بێنە باوکە تۆ لە مردن نزیک بوویتەوە سەدمەیە زۆر خەتەرە. زەکاتی زانستی هەروەکو جەنابەت باست کرد لە ناو کردەواری خۆمان تەنها لە بۆ لایەنی مادی بیرێ دەکەیەوە بەڵام سپاس دەبۆ زانکۆی جیهان کە سپاس دەبۆ دکتۆر نەوزاد کە ئەو پرۆژێ و فکرە نوێی خسە ناو بواری ژیان و بە تایبەتی لە بواری زانست کە زەکات لە زانستیش بدرێت چەند جارێک لەگەڵ دکتۆر نەوزادیش ئەو گفتگوێمان کردی لەسەر ئەو بابەتە کە بەڕاستی جێگای دەستخۆشی ئەمە وەکو وەزارەتی پەروەردە ئەنی بڵێم پشتی شێرمان وەرگرتێ لەو زەکاتی زانستی لە زانکۆی جیهان ڕاگەیاندرایە هەموو ساڵێژ بەدەیەها مامۆستا بە سەدەها مامۆستامان لە تەواوی شارەکانی کوردستان بەشداری خولد پێدەکرێن کە ئەوەش لە ڕێگەی ئەو زانستە زەکاتی هەیە. زۆر باشە. ئەو مامۆستایانەی با بڵێم وانەکان دەڵێنەوە چەند گرینگە بە تایبەتی وانەی تازە لە زانکۆکان دەردەچن تەخەڕوز دەکەن چەند گرینگە تەنها بیر لە دامەزراندن نەکەنەوە بەڵکو یەکێکی دیکە کە دەبێ بیری لێ بکەن و ئەوەیە زانستەکەیان لە ڕێگای خولی بێ بەرامبەر بێیان لە ڕێگای خولێک بێ بە نرخەکەی کەم بێ بۆ ئەو زانستی خۆی و زەکاتی کە هەیەی بیبەخشێ بە بەرامبەرەکەی. ئەو خاڵە زۆر گرینگە دەبی لە هەموو دام و دەستگاکان بۆ بەتایبەت بۆ کەسانەی کە دانەمەزراون بیر نەکەنەوە بەڵکو بەشداری ئەو خولانە بکەن کە ئەمەش وەکو وەزارەتی پەروەردە چەندین خولی خۆڕاییشمان کردیتەوە وەکو هاوشانی زانکۆی جیهان کە نمونە بوونە بتوانن لەو بوارێک کە پێویستە خزمەت بکەن بەبێ بەرامبەر لەوانەیە هەتا ڕادێک سوودەی کەم وەربگرن بەڵام ئینسان هەر لایەنی مادی لێک نەداتەوە لایەنی ئینسانیش لێک داتەوە زۆر گرینگە. خۆت لە کێوە زەکاتی زانستی دەبەخشێەوە؟ خۆی لە ڕاستیدا ئەمون هەر وەکو کە مامۆستاش بوویمە چەندین جار وانم گوتیتەوە بەبێ بەرامبەر بەڵام لە ئێستا کە بەڕێوەبەری ڕاهێنانم لە نووسنگی وەزیری پەروەردە زۆربەی کە دەست مامۆستایان و کەسی شارەزان دەستکراوە کردیە و هینایتمەنا ئەو بوارەی کە وەکو خۆبەخش خول بکەنەوە لە بۆ ئەوەی کە پێویست پێهەیە نەکەن لە بواری پەروەردە بوارەکانی دیکەش تەندروستی بیان هەر بوارێک بیتن ناو قوتابخانەکان کە پێویستمان پێ بووە ئامادەم کردینەوە بردیتم خولمان لە بۆ کردینەوە چەند ڕۆژێک پێش ئێستا لەگەڵ دوو مامۆستای ڕاهێنەری پەروەردەیی ڕۆیشتین لە چەندین قوتابخانە وەکو خۆبەخش خولمانە بۆ کردنەوە وەکو زەکاتی زانستی. زەکات ڕەنگە زۆرێکمان تەنها بەلایانی مادی تێبگەین بەڵام ئەمڕۆ باسی زەکاتی زانستی دەکەم. زەکاتی زانستی چییە؟ بەڵێ ئێمە وەک گروپی جیان زانکۆی جیان هەولێر دهۆک سلێمانی بە هەروەها لە پەیمانگاکانی دهۆک سلێمانی و قوتابخانەی نێودەوڵەتی دهۆک سلێمانی هەولێر بەگشت ستافەکان وەک هەڵمەتێکی گەورە لە ژێر سەرپەرشتی سەرۆکی دەسەی گشتی زانکۆکان و پەیمانگا و قوتابخانەی جیان بەڕێز دکتۆر نەوزاد هەستاین بە پێشکەشکردنی زەکاتی زانستی. ئەم زەکاتی زانستیە بەخشینی پارە نیە بەخشینی زانستە بەخشینی کاری خۆبەخشیە ئەویش لە ڕێگەی کردنەوەی زۆرەها خول بە هەر تاکێکی کۆمەلگا بەبێ جیاوازی لە نێوان هەر بەشێک بێتن ئەگەر بێت تەماشاکەن زەکاتی زانستێکەش مەسەلەن بۆ نمونە ئێمە لە قوتابخانەکان هەستاین بەکردنەوەی خول فێرکردنی زمانی بیانی وەک زمانی تورکی ئەڵمانی عەرەبی بۆ ئەو خوێندکارانە بەڕێزن کە قوتابینە لە قوتابخانەی حکومی و هەروەها کردنەوەی خولی ڕۆژانی شەمە بۆ ئەو قوتابیانەی کە ئاسیان لاوازە لە گشت بوارەکان ئەمەش پێشکەشکردنی کۆمەلگەی خۆمانە و هەروە کردنەوەی جۆرا خول وەک خولی شترانس و هەروە کردنەوەی خولێک بۆ هیزری بیکاری بۆ دیاریکردنی ئاسی بەرزی قوتابیانی حکومی نەک تەنها قوتابیانی بەشی ناحکومی نزیکەی ئەو ساڵ کە ڕۆی 1000 قوتابی بەشداری پێشبڕکەیەکی هیزری بیکاریمان کرد هەروەکردنەوەی خولی شترانس بە بەشداریکردنی قوتابیانی حکومی و ناحکومی ئەمەش خۆی لە خۆیدا ئەرکێکی زانستیە لە بۆ هەر تاکەچی خۆمان سەرسەر و سەرچاو. کۆمەڵگای کوردی ئێستا چەندێک لە پاڵ زەکاتی مادی پێویستی بە زەکاتی معریفیش هەیە
بالتاکیید دەست خۆش لۆ پرسیارەکەت ئێمە بەڕاستی وا تێگەیشتین کە زەکات تەنها بەخشینی پارەیە بەڵام ئەو زەکاتە ئێمە جیاوازە ئەو ئەندامانەی کە بەشدارن لە پێشکەشکردنی هەر جۆرێ کارێک خۆبەخشی ئەویش پارە نییە لە دوای کاتی کارکردنمانە واتە سعات 4 و 5 ئێوارە تاکو بەرامبەر شە وەروە لە پشوەکانی هەفتە ئەویش بەکردنەوەی جۆرەها چاڵاچیە لە هەمان کات ئەو جۆرە چاڵاچیانە کە پێشکەشی دەکەین پلاتفۆرمەکی ئۆنلاینمان هەیە ئەو پلاتفۆرمە ئۆنلاینانە دەتانن هەر تاکەچی ئەو کۆمەلگایە ببینن. سلام علیکم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ئوستاز جێمان لە چەمچی زەکات بووە بەڵام وا تێگەیشتوینە بەشێکمان تەنها بەخشینی مادیە ئایا زەکات تەنها بەخشینی مادیە یان لایانی معریفیش دەگرێتەوە؟ سرەتا زۆر بەخێر بێن طبعا پرۆژەی زەکات العلم ئەو پرۆژەیە لە ساڵی 2022 یعنی سەرەتای بیرۆکەی دامەزراندی ئەم پرۆژەیە لەلایەن دکتۆر نەوزاد یحیا بازگرەوە بووە کە ئەمینداری گشتی زانکۆکانی کوردستان و هەروەها پەیمانگە و قوتابخانەکانی نێودەوڵەتی جیهانە. طبعا ئەگەر تەمەشا بکەین زەکات العلم ئەم عیبارەتانە ئەم دەستەواژانە دەستەواژەیەکن لە شریعەتدا شوێنیان بوویتەوە یعنی بۆ نمونە زەکات العلم سێ ئەرک لە خۆی دەگرێتن سێ ئەرک لە خۆی یەکەمیان علم وەنیە یعنی ئەمە زۆر ئاەت و حادیسەکانی پێغمبەرمان هەیە عەلەیهی سەڵات وەسەلام کەوا تەرکیز لەسەر لایەنی علم دەکاتەوە یعنی هەر بۆ نمونەم ئەو حەدیسەی کەوا زۆر باوە من سەلەکە طریقا يلتمس فيه علما سهل الله طريقا إلى الجنة ونيا كوا أو هر كسر رجاي زانس بقريتن أو خواي رجاي بهشت لبو آسان دكاتن وهروها أجبين سر زكاتج زكاة وكو باز دكريتن يعني دومانا لخود دكريتن هم يعني يكمن باق بونويا دوميان نشر ما كردنا زياد بونا طبعا أدو أو علمي بدستي ديني أجر لشويني خويدا كبي بكي يعني أو هم حديثي لسرة كوا ترسناك يعني أو كسي كوا علمش لكنه كتمي دكات خرافة بلا ما قالتو أو زانستي جهان دخل شيتكا خواي قال أو زانستش لبو زياد دكاتن أول لدو روانجوا يكمن علمك دو مشان زكاتك أو أرشي سيميان تيا أرشي سيميان تطوعا واتخو بخشيا يعني أجابين تمشاب كين زكاتك تنهى لأن ما ديكين أجريتوا طبعا لكوتاي حديثك خد دفرميتن سي دفرميتن إن الأنبياء لم يورثوا دينارا ولا درهما وإنما ورثوا العلم كواتا پیغمبران پیاوچاکان پارە و پول و سامانیان بەجێ نێهێشتووە ئەوەی کە بەجێیان هێشتووە علم و زانستەکەیە کەواتە ئەو پرۆژێ بەڕاستی پرۆژەیەکی گرینگە ئەگەر بێت و هەر تاچێک لە کۆمەلگا ئەو علم و زانستێک کە لەکەنیتی بیبەخشیتن بەڕاستی کۆمەلگایەکی پێشکەوت و سەرکەوت و دروست دەبیتن. زۆر باشە حەدیثێکی پێغەمبەری خوامان هەیە صلی الله عليه وسلم کە دەفەرمێ ئینسان لە دوای مردنی سێ شت بەکەڵکی دێ یەک لەوانە زانستە کە دەیبەخشێتەوە خەڵکێک فێرە قورئان دەکا یان زانستێکی بەخشێتەوە خەڵک ئیسیفادەی لێ دەکا سوودی لێ دەبینێ ئەمەش زۆرێک نییە لە زەکاتی معریفی زەکاتی زانستی بەتەکید زۆرێک لە زۆرەکانی زەکاتی زانستی یعنی ئەگەر بین تەمەشا بکەین ئەو هەموو حەدیث و ئاەتانی کە هەیە تركيز أساسي دكات تركيز علم دكاتن لسر علم زور تركيز كرايتوا أو كسي كوا بدي دنياي بدي ليتن دنياي بدي بلام علم شيء علمك كوا خلق استفادة لدكاتن دواي خو بدي ودبت صدقة جارية وتخير شيء نبراوة أو لو حديثي ده براسي بس علمي شريعة ناكاتن يعني علومي شرعي ده فهمي علما وتبقى نكيرة هاتيا هر علمك بيتن أجل كوملجا ومروفاتي سودي لي بينتن إلا دسيت ميزان حسناتي أو كسائي. زۆر باشە هەر بە کورتی پێم بڵێ کۆمەلگای ئێمە ئێستا لە پاڵ زەکاتی مادی چەندێک پێویستی بە زەکاتی معریفیش هەیە؟ والله کۆمەلگای کوردی پێویستێکی ئێجگار زۆر پێویستی بە زەکات العلم هەیە بەو پرۆژەیە هەیە لەبەرەوەی ئێستا کە سەردەمی پوچگەراییە وانە یعنی ئەگە تەمەشا بکەی ئەو خەڵکانی کەوا لە کاتەکانی خۆیان لە شتی زۆر بێ سوود و بێ ئیسفادە سەرف دەکەن دەبینن کەەوە ڕەوازیوانە زیاترە بەڵام کەسێکەوە لە ڕووی علم و لە ڕووی بەدوای علم و بەدوای زانستدا دەگەڕێتن دەبینن کەەوە خەڵکەکی زۆر کەمن
یعنی بە پەنجەی دەست دەژمێرێن ئەو کۆمەلگای کوردی بەڕاستی پێویستی بەوەی هەیەکەوە هۆشار بکرێتەوە بەچی وشار دەکرێتەوە بە علم و معرفت. دکتۆر جان سلام علیکم. عليكم السلام ورحمة الله ئەمە وبركاته. یەکەمین کۆنفرانسە لەسەر زەکاتی معریفی زانست. ئەمە چۆن بیرتان لەوە کردەوە کۆنفرانسێک ببەستێن تایبەت بە زەکاتی زانستی؟ ئەمە ساڵەکە ئاماژەمان کردێ کە مؤسسەی زەکات علم بە چاڵەکەیکان هەڵدەستی خۆبەخشی. ئەمە ئەو ساڵەکە تێپەڕیە لۆ ئەو ساڵە دەستمان پێ کرد چەند سودمەند بوونێ چەند کەس چ چاڵاکیشیمان کردووە چەند سەعاتی ئیشمان کردووە حتا بتوان تەوسیقی بکەین و دام و دەستگایەکی تەکنۆلۆژی و هەپەکماندانایە پلاتفۆرمەکماندانای لە وشەی هەر کەسە کە دەیکە ئەو شانەی کە دەکاتن تەسجیلی دەکاتن و هەر زانگۆیەکیش هەر فەرعێکیش لە فەرعەکان دەتوان ئیشی خۆیان بکەن. ئەوە دام و دەستگایەکی نێودەوڵەتیە مرۆییە لۆ زانین و زانست و پەرەپێدانی زانین و زانست ومێدەوارین ئەمەش ببینە هاوکارێک ناوی کوردستان بکەینە مۆدێلێک لۆ شارستانەتی بە علم و بە معرفت. دکتۆر کۆمەلگای کوردی ئێستا چەندێک پێویستی بە زەکاتی معریفی هەیە؟ بە هەموو شتێکی پێویستە زانست هەموو شتێک زانستە. ئەمە زۆر شەی نازانین زانستە بەڵام زانستە دەبێ ئەمە ئەساسی هەموو شتێکی زانستە کردنەوەی زانست فێربوونی زانست دروستکردنی زانست پەرەپێدانی زانست فایدە وەرگرتن لە زانست و خۆبەخشین لە زانست. ئەو زانستەی کە هەتا کۆی مەکەوە بیکەی بە کۆگایەک و تەواو بەڵکو بیکە بە چرایەک بۆ ئەوەی ڕێگای خەڵکی پێ ڕۆشن بکەی و تا هەتایە خێر و پاداشتیش بە تۆ بگاتن. ئیسلام هەمیشە هانمان دەدا بۆی ئەو زانست و ئەو زانیاریانەی هەمانە کە خوای گەورە لێمان دەپرسێتەوە ئەو زانست و زانیارەی کە پێم دای چۆن سەرفت کرد لە سیدا سەرفت کرد. جاگرینگە ئێمە هاوکاری کەسانی دیکە بکەین معریفەتی کەسانی دیکە بەرزکەینەوە ئەو زانستەی لە لامانە بە خەڵکی دیکە بیبەخشین تەنها ژیانمان بۆ خۆمان نەوێ بەڵکو بۆ کەسانی تریشمان بوێ. هەمیشە ئەو فەرمودەی پێغەمبەری خوامان لەبیر بێ صلی الله علیه وسلم کە دەفەرمێتن چی بۆ خۆت پێ خۆشە بۆ براکەشت پێت خۆش بێ یاخود بۆ بەرامبەرەکەشت پێت خۆش بێ. جا ئەمە لەم ڕوانگەیەوە ئێمە هەر زانستێک کە بەدەستی دێنین نابێ ئەنانی بین چونکە ئینسانی ئەنانی خۆشەویست نییە نە لە لای خەڵک نە لە لای خوا. بۆی هەمیشە دەبێ ئەوەی کە هەمانە بیبەخشین تاوەکو لە ڕووی دەرونیشەوە خۆمان ئاسوودە بین و لەم دنیاە و لەو دنیاشدا سەرکەوتوو بین. تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ.